من بەیاننامەیەکم خوێندەوە تیایدا باسی ئەو فشارانەم کرد کە لە سەرما بۆ نمونە فشارەکان بۆ نمونە پێم ڕاگەیاندرا ئەگەر هاتوو بەشداری ناڕەزایی بکەم ئەوە من ناوم لە لیستی دەوامی ئێواران دەسەڕێتەوە ئەوە بوو ئێستا کە من دەوامی مانجی پێنجم کردووە هی دەوامی ئێواران کردومە بەڵام ناوم لە لیستی موچەکەدانە بە شەرتێک هەموو ڕۆژێ دەوامەکەم کردووە تەنانەتی مانگی پێنجیش و هی شەشیشش هەروەها دەوامی بەیانیان 8 ڕۆژ غیاب دراوم تەمانەوە لە فەسڵەوە کرا بە غیابی 8 ڕۆژ بەبێ موچە و هەروەها پێشتر بەهۆی بایکۆتکردنەوە 4 ڕۆژ 4 ڕۆژ لە دەوامی ئێواران موچەم بڕاوە بێجگەلەوەش ئەمن خۆپیشاندان بە مافەچی دەستوری دەزانم کە نابی کەس لەسەر خۆپیشاندان یاخود بایکۆتکردن سزا بدرێت ئابەم شێوەیە هەرچەندە ئەمن هەتا ئێستا پێم ڕانەگەێنراوە ئەو شتانی کە بەرامبەرم دەکرێت لە پێناوی چیە و لە بەرچیە و هەفتەی ڕابردوو پێم ڕاگەیاندرا کە ئەمن لەمە دوا بۆم هەیە تەنها 2 ڕۆژ لە نەخۆشخانەی نانەکەلی دەوام بکەم بە دەوامی بەیانیان و ئێوارانەوە لە کاتێکدا من تا ئێستا ئەو بۆ مای ساڵ و نیمێکە هەموو ڕۆژێ دەوامی ئێوارانەکانی خۆم کردووە.